بەنسبەتی کوردایەتی شەو کوردایەتی و ئەو قۆناغی وەکوتم قۆناغی کۆتایی پێ هاتووە خەڵک متمانەی پێ بکە و جارێککە چەک هەڵگرێتەوە بۆ هەمان کوردایەتی بۆ هەمان ڕموز جارێککە هەڵیگرێت وەکو حیزب بەڵێ خەڵکێک لەبەری پارە وەرەگرێت لە حیزبە ڕواکەوێتە دوای شاخەکە زەر دەکە بەڵام ئەو زەمانە ڕۆی ئێستاش زەمەنی بازنەیەکی نیشتیمانی وەکو ئاخر هەلی قەومی چونکە سەیری کە قەومی لە هەموو وڵاتانی دەوروبەری ئێمە شکستی هێنا چونکە فکرێکی واریدی ئەوروپی بوو لە وڵاتی خۆیانە بۆ ئەوان بوو بە خێر چونکە لە دوای شۆڕشی دوای مادزیینی و دەیان کەسی منەزری وەکو ئەوانە کە هات ئیمپراتۆریەتی کاتولیکیان لەت کرد و 13 وڵات دروست ئەم 13 وڵاتە بە ڕەنجی میلی خۆیان دروست بوو ئەلمانیەت وەختێ لە ئەوروپایە دروست بوو حرەکەتێکی 200 ساڵەی ناو مجتەمەعەکەیە ئەلمانیەتی ئێمە لەسەر سیستم و لەسەر سوڵتە و دەسەڵات و جەلادەوەیە بە کابرای ئەلمانی ئەڵێ بنووسە ئەوە سمەڵ بابڕێکیش لە دوایە بە دەمانچەوە وەستاوە لە دیفاع لە یەکەم بەرامبەر بەو مەلایە ئەمە هیچ نییە ئەمە ئەفکار دروست ناکە ئەمە لە ئوتێلێکەوە دانیشتووە مەقالە لەسەر ئەلمانیەتە نووسێ ئەلمانیەتە گەر پیاوە بێتە بەرامبەرمان و قووەتێکی شعبی دروستکا وەکو کێمە لە مزگەوتەکانەوە دروستەکەی ئەبێ ئەوە زۆران بازێکەمان لەگەڵا بکە ئێمە بدا بە عەرزە ساحەکەی بۆ تەختە بێ وکات جەندەر دەرەکە دوو لە ڕوێ دەرەکە چی دەرەکە خۆی توانە دەریکە سیستم بگۆڕێ بە کەیفی خۆی بەڵام لە وجودی ئێوەیە لە وجودی ئەم ململانەیە ناتوانێەوە بکە ئێعترافیش بکە یان نەیکە مەشروعەکانی هەرەوەیە کە خۆی بهاتە لەبەر من پێم وایە کوردایەتێکە بۆ خۆی تا ئەو قۆناغە هاتووەش کۆتایی پێ هاتوو ئیسلامی ئێمەش ئەو فترانی کە تەوزیفی تاقەیەکی باشمان لەبەردەستا بوو ئەمان توانی باشتر بیکەین و نەمان کرد زوو پەرتەوازە بووین زوو یەکگرت و بەشی خۆی جیا کردووتی کاکە ئێمە دیدێکی ئیخوانیانەمان هەیە و شوێن مامۆستا مەلا عوسمان ناکەوین ئەمە شکستی یەکەممان بوو دوایان خەنجەری ژەهراویان زۆر لە ئێمەدا لەو دەوڵەتانەی خلیج و هیچ کەسێ نەبوو زەکاتەکەی خۆیمان بدات هەروتیان کاکەمانە سەر بە ئێرانن ئیتر دوای ئەوەندەی ئەوان لە ئێمەیان خوێند و زەربەیان لە ئێمەدا خۆیەتی بە خەتە عەسکەریەکان ئەوەندەی زەربە لە ئێمە نەدا چونکە لەو ململانێ خوێناویانەیە دروستە بووینەوە بە قووەترە بووینەوە ئەنجا دوایش ئاخر خەنجەری ژەهراویش کە مامۆستا عەلی باپیر و قەرارگا و یەکێتی لە بزوتنەوەیاندا و کردیان بە دوو لە تۆ لە سیوێکی 5 2001 ئێمە کەوا بوو ئیعترافکەین بەوەی کە ئێمە شکستمان هێنا لە مەرحەلەی یەکەممان ئەم 10 ساڵش کە کوردایەتی بەهۆی احتیلالەوە بە قووەتر بووە چۆتە سەر حکم و پارە و زەمن و مخابرات و سوڵتە و هەموو شتێکی لەبەردەستایە و هەموو زەڕەباتێکیش بە ئێمە کێشە بە ڕووی قانون و بە ناوی تیرۆر و بە ناوی ئەم جۆرەشتانەوە ئەمە پێویستە لە خۆی لەبەرا بگری خۆمە هەر بەسەر ئێمە نەهاتووە بەڵام ئەم زەمەنە بۆ قەومیەکان کۆتایی پێدێ ئەمە زەمەنی ڕەزا شایە پێشتر زەمەنی مستەفا کەمالە هی ئامان وڵڵا خانە لە ئەفغانستان هی جەمال عەبدوناسر و پێشترە لە میسرە هی محەممەد سیاد بەریە لە سۆمالە ئەم حرەکەتە قەومیە کۆتایی پێهات ئەنجا بازنەیەکی نیشتیمانی لەبەردەستی ئەوانە وەکو فرسەتی ئەخیر ماوە کە پێم وایە نەوشە لە مستەفا ئەتوانێت ئەویش ئاخر شتی کوردایەتی ئاخر شرینقەی کوردایەتیە دوای ئەو کوردایەتیەکەش ڕاتە کەنار وەکو هەموو فکرێکی قەومی